شرابي جامي بدمز بداسي خود بمرجنا دبا بمرم لرقاي عشق وعزادي دل فرخنا وك شرابي جامي بدمز بداسي خود بمرجنا شون كادم فرالج حاف علاجينا كرزامكن كما هوريا كانم شارينيا ببادمي بجندلم 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 خب وقتتان وخير ومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. سۆحا وەکو بازنەیەکی تکراری لە کۆرپۆرێشنە ئێرانی نەمایشە هەڵبژاردنە مەجلسینە شۆرای ئیسلامی و خوبرەگانە ڕەحبەریە. هاوکاتە لەگەڵ ئەمە دۆسیەیەک بە ناوە دۆسیەیە سکاڵایە عیدەیەک کە قوربانیانە دەسە حکمڕانانە حەلیمە کوردستانن لە دادگاهێک لە ئەمریکا ئەچێتە ڕێوە. ڤۆیس ئۆف ئەمریکا لە یەکێک لە ئەندامانە ئەم چارەتیە یا ئەم کەمیونیتیە ویکتم فاوندە مصاحبەیەکی کردەکە. تەبیعەتەن یاران ئێمە تەوەقوعەکەن کە ئێمە سەبارەت بە ئەم نەمایشە هەڵبژاردنە کۆمەڵی قسە بکەین و هەر وەکو ئەزانن ئاخێزە کوردەوارە سەربەخۆ نەزەری وەکو تەمامە جەریانگەلێ کتابە ئێستا بیستبتانە نییە کە یا بایکۆتی بکە یا بەشداری دیا بکە. ئێمە ئەشێ سەرەتا بزانین ئەوەی کە پێژین هەڵبژاردن چییە، بەشداریکردن و بەشداری نەکردنە ئێمە چییە. بۆ دەرکە ئێمە ئێشێ دنیایەک لە پێش دروستکریاک لە پێش چاوەکانمان بنینە لاوە و سەر لە نوێ دەموچاو بشۆرین تا دیتنێکی تر بۆمان دەرکەفێ. بۆ خاتری ئەوە من چەندین مثال ئەدەم تا لەم قەزیە تێبگەین. بزانن ساڵ 1357 ڕۆژە 22 بەهمەن یا ڕێبندانە 57 ئەرتەشە شاهنشاهی ئێران ئیعلامە بێتەرەفی کرد، خەڵک بە دەنگە بۆقە ماشین ڕژیاناوە خیابان هەڵپەڕی ڕەقسی وەوتیان ئینقلاب سەرکەوت. دوای 6 مانگ ئایەتوڵڵا خومینی وتی ئەمە ئینقلابە مستەزعەفانە و لە بەرامبرە ئستکبارە جەهانیە مستەکبر و مستەزعەف. ئەمە
بوو بە دەریچەیەک تەمامە ئەوانەی کە مەوجودیەتە خۆیان لە نیوەڕۆیە 22 بەهمن 57 گرت و تبدیل بوون بە ئینقلابی و کەسایەتی سیاسی و جەریاناتە مخالف چون مەوجودیەتیان لەم تاریخە گرت لەسەری وێسیان و هەر کام بە گوێرەیەک هاتن تەبیینە ئەم پێگەیە نەداشتەیە خۆ بکەن. تەمامە ئەوانەی کە ئەڕۆن لەسەر ئەم قەزیە ئەویسن استدلالات جۆرا و جۆرێک تێن وەکو ئینقلاب شاخ و مردم لە ساڵ 1342 کە مشتێ دێهاتی فەقیری ڕژاندە چوارگۆشەیە شارە دروستکریاگەکانە ئێران بەناوە فەقیران و پێپەتیانە دەوروبەرە شار و ئەم قسەی خومینیە دوای 6 مانگوای ئلقا کرد کە پێپەتیەکان لە تاو پێپەتی بوون و فەقیر بوون و برسی بوونە لە تاوە دووگم بوون و دواکەوتو بوونە لە تاوە هەبوونە هەیئەتهای جۆرا و جۆرە مەزهەبی ئەوڵەن پێگەوە خاستگاهە ئایەت الله خومینی و شعارە جمهوریە ئیسلامی بوون دوومن فەقر و ڕزاڵەت و برسیەتی و ئەمانە ئەبێتە هۆ سەبەبی ئینقلاب. هەر ئەم تەسویرە ئاوەژۆکریاگە هەر ئەم وێنا ئاوەژۆکریاگە بوو بە سەبەبە بەدبەختیە ئێمەمانان لە تێنەگەیشتووی و هیدایەتکردن ئێمە بەدەستە کەسانێکی تر. هەروەها من چاوێک ئەخشێنم بەم دادگاهە یاڵەتە متحدەیە ئەمریکا و بانگشتکردنە مەقاماتە حکوومەتە هەرێمە کوردستان. پێشووتر من فەکتێ تێرم لە کەسایەتیەکی کۆمەڵناسە ئێرانی کە ئیستە لە یەکێک لە دانشگا بەناوبانگەکانە یاڵەتە متحدەیە ئەمریکا ڕۆڵە ڕیسەرچەر و لێکۆڵینەرەوەی هەست لە بوارە کۆمەڵناسی بەشە ئینقلابات بە تایبەتی ئینقلاباتە بەهارە عەرەبی. ئاغای ئاسف بەیات کتێوێک ئەنووسێ کە کۆمەڵێ دەیتای ئەم کتێوە بە دەردەخوا. عنوان و تایتڵەکەی بە فارسی جنبش خیابانی و جنبش توحیدستان شهریە، یعنی فەقیرانە شاری بزوتنەوەی فەقیرانە شاری. من لەگرا فەکتێک لەو کتێوە تێرمەوە هەدەفیشم ئەوەسە کە ئەم وەهمە برسی بوون و پێپەتی بوون و بۆی دەمهاتگ و کەوش لە پێنەبوونە بۆ ئاڵ و گۆڕ بڕەوێنمەوە تا ئێمە بزانین چه اتفاقی کەوتگە. هاوکاتە لەگەڵ ئەمە چاوەخشین مەسەلە دوو سریال و حەڵقەیە کە لە تەلەڤیزیۆنە ئێرانە پەخشەون. یەکێکیان سریالە سەرزەمینە کۆهەن کە تەغیرە ناو ئەدرێ بە ناوە سەرزەمینە مادەری و یەکێکیان سریالە سەنجەرخانە نەڕانە کە کۆمەڵێک دەموچاو من جملە قوتبالدین سادقی تیا بازیەکەن. خب جارە بابزانین ئاغای عاسف بەیات دەرمۆردە خاستگاه انقلاب ئیسلامی و طبقەی توحیدستان شهری پاپەتیانە حاشیێنشین مناڵانە زۆراوا و جۆراوا و خاکسەفید و حەڵەبی ئاوا و نازی ئاوا و تەمامە ئەم ئاواگەلە جەدیدە پێپەتیانە بەڕەسیکەین. من لە ختەیەک لەم کتێبە کە کریاگە بە کتێبە سەوتی بڕێکی بڵاو ئەکەمەوە کە بە زبانە فارسیە و ئشارەتەکانی چاوپی ئەخشێنم. های محلات جوانان را بسیج می‌کردند و صهیون از انتقاد سختی را از بزرگ مذهبی به وجود نتایج مشابهی رسیدند. برخی بر این عقیده‌اند که مهاجرین شهری فاقد مسکن پایه‌های اجتماعی اصلی انقلاب اسلامی. خب خەریکە ئێژێ کەسانێک کە نەزەریان داگە سەبارەت بە ئەوەی کە ناوی ئەنێن ئینقلاب
معتقد كبيجا وخاصقاها أمريكا أحزاب منتسبة كرد بيجن شورش القلان وأم شورش القلان إيرانا أحيانا خاصقاكي مشتي بيبتيو برسيو نانا رقا خورو بوغن دواكو تقى كلب علي وكلب حسين أم دواكو تقاني أترافم شعرانا بوغن أو خليك نظرات خلق تريجيت واستخويتي تسر نظرات خوي انقلاب را به داخل جوان مربوط می شود. خاله فاطمه یکی از ساکنان اولیه حاشیه‌نشین حلبی آلکردی، ساختاری و حتی الزامی بین توحیدستان و اسلام سیاسی وجود دارد. این نظریات به دلیل فقدان پشتوانه تجربی کافی عمدتاً یا نوعی سازه‌های تئوریک مبتنی بر ایدئولوژی هستند و یا مبتنی بر این استنتاج که موقعیت اقتصادی و اجتماعی یک گروه از پیش رفتار سیاسی آن را تعیین می‌کند. این نویسندگان همگی در این فرض با هم مشترکند که مبارزات عام، فراگیر یا مبارزه سیاسی بر بسیج محلی برتری دارد. در اینجا با تمرکز روی شهر تهران مدلل خواهم ساخت که توحیدستان شهری به هیچ وجه به معنای مرسوم انقلابی، یعنی خواهان ایجاد تغییر در ساختار قدرت عمده موجود بودن نبودند. در عوض این گروه‌های فاقد امتیاز تقریباً تا روزهای پایانی انقلاب در حاشیه مبارزه انقلابی باقی ماندند. با این وجود این نکته را روشن خواهم کرد که اینان منفعل نبودند که در فرایندی موازی با انقلاب مبارزه ای را در پیش گرفته بودند تا تغییری در زندگی خود و جامعه مستقلشان ایجاد کنند. آنان درگیر تلاش و مبارزه‌ای بودند پیشروی آرام در سطوح محلی که برعکس انقلاب هم برای آنان معنادار بود و هم موفقیت‌آمیز. خب اما دیمن نظر آسف بیات امسکه پیپتیان شاری به هیچ صورتێک نه انقلابی بوون نه ناو انقلابا بوون اما بمعنای ئەوە نییە کە منفعل بوون. انفعال ئەوان لە زمینەیە انقلاب بوو، بەڵام ئەوان بوو دزینە بەرق و دزینە ئاو و جادە و ئەم جوورە شتانە و گرتنە سەنەدە زەمینهای تەسخیری لە زۆراوا و جەوراوا و خاکسفید و حەڵەبی ئاوا فعال بوون. یعنی مستقیما چی؟ ئەنچێ کە ئێوە پێژن ناڕزایەتی و ئەمانە گەرەکیانە لە بەستەرە دەوڵەتە ئێرانە بە داگیرکاریە زەمین و دزینە خەدەماتە عمومی وەزعیەتە خۆیان بگۆڕن. کەواتەمانە نە دەغدەغەیە چەنج ڕژیم، گۆڕینە ڕژیم یا چوونە شوێنە هیچ شعارێکیان نییە. ئەمەی کە بەرچاوە و زەق ئەمەسە کە برسیەتی پێپەتی بوون، بۆ گەن بوون، دواکەوتوو بوون، نە ئەبزار دەسە خودە پێپەتیە، ئەبزار دەسە کەسانێکە کەوانە ناوە کانون گەڵە دەسەڵاتە. یعنی تۆ ئەم جۆرە لە بەستەرەی کە بەڕاحەتی سادەی ئەەکەیتۆ و ئەتوانیت بەسیجێکی عمومیە خەڵکە پێپەتیە بێ بنیادە بێ ئارمان بکەیت، ئەبزار دەسە تۆ کەرەستێ دەستە تۆ نییە. کەرەستێ کانونگەلە دەسەڵاتە کە ئەم کارە ئەکەن. پس تا ئەگرا نە شیعە بوونیان، نە دواکەوتوو بوونیان، لە ناوە هەیئەتگەلە مەزهەبی بوونیان، نە مەلایە حیزب سەریان و سواروێت هیچ نەقشێکی لەم پاپەتیانەی کە بەعدەن تحت ناوە ڕەحیم سەفەوی و تحت ناوە سەوزەلی ڕزایی کە بووە محسن ڕزایی و تحت ناوە ئەم سەردار سەلامیە فەرماندەیە کل لە سەپاه پاسدارانە، ئەم مشتە پاپەتیەی کە بەعدەن بوون و سپاهی ئەم بێشەرەفانە تا 22 بەهمنە 57 لە هیچ ڕەوەندێکا تحت ناوە ڕەوەندەی انقلاب حزوریان نییە. بەڵام مشتی جەکە جانەوەر کە بۆ خاترەوەی نیشان بدەن ئەمە انقلاب بوو، هاوردنیانە دەرەوە و ئیجازەی خۆ دەرخستنە تحت ناو سازمانگەلە مختلف چەپ و ملی مەزهەبی کە تعدادیان نەگەی بە 100 نەفەر و لە شرایطی ئیجاد خەلائق قدرەتا تەوەسط ئەرتەشە شاهنشاهی اتفاق کەوتو بەمەوتیان انقلاب.
و حمام‌های عمومی و محلم موفقیت‌آمیز. تهیدستان به انقلاب. اگر گزارش‌های روزنامه‌های عمده کشور، کیهان، اطلاعات و آیندگان را طی سال‌های 1356 و 1358 بررسی کنیم، به گزارش‌های مشروعی از تظاهرات روزانه، اعتصاب‌ها و ناآرامی‌ها در شهرهای مختلف و استان‌ها برمی‌خوریم که گاهی وقتها به طور غیر معمول شرح دقیق و جزئی از شمار شرکت کنندگان، شعارهایشان، رهبران، سخنرانی‌های ایراد شده، قطعنامه‌های قرائت شده و نیز ماهیت حوادث و نتایج حاصل از حوادث در آنها ذکر شده است. آنها همچنین اقشار مختلفی را که در جمعیت تظاهر کننده حاضر بودند گزارش می‌کردند. معلمان، دانشجویان، کارگران، حقوقدانان، پرستاران، روحانیون، زنان، اصناف و اتحادیه‌های کارگری و هر گروهی علائم و نمادهای خاص خود را حمل می‌کردند. در بین این شرکت کنندگان به سختی می‌شد گروهی از حاشیه نشینان و سکونتگاه‌های تصرف شده، مثلا ساکنان خاکسفید و یا دیگر محله‌هایی از این دست را مشاهده کرد. مصاحبه هم با شماری از شرکت کنندگان جوان طبقه متوسط در تظاهرات خیابانی و شورش‌ها این اظهارات را تایید می‌کند. جان باور، انسانشناس آمریکایی که درست قبل از انقلاب خرداد 56 تا اواخر 1357 به مدت 8 ماه یک کار میدانی را در میان محلات تهیدست‌نشین جنوب تهران و برخی جوامع روستایی انجام داده بود نیز چنین اظهار کرد: تا پایان سال 1357 زنان و یا مردان نسبتاً کمی از کم درآمدترین محلات تهران در درگیری‌های خیابانی شرکت کردند. به علاوه به عنوان نمونه از میان 646 نفری که طی درگیری‌های خیابانی تهران در جریان انقلاب از اواخر مرداد ماه 56 تا بهمن 57 کشته شده بودند، فقط 9 نفرشان و یا به عبارت دیگر فقط 1% آنان از میان آلونک نشین‌ها بودند. بالاترین نسبت‌ها از آن صنعتگران و مغازه‌داران. خب لمرداد 56 لأستان تاران پرجمعیترین جێگەی ایران تا اواخر بهمن 57 مرداد 56 بهمن 57 640 و خوردەیەک ئەکوژرێن. 9 نەفەریان جز پاپەتیان نییە. ئەم تەسەورە غاڵبە لە زەهن ئێوە خەڵک مامر نەبێ بیخوا، هێلکە نەوێ بیخوا، پێپەتی وێ، بۆگەن وێ، لەشفرۆشی بکە، معتاد وێت. خەڵکە قارەمان و زەمینەی شۆڕشە تەوەهومێکی گەورەیە تاریخیە. کێ ئەم تەوەهومە ئەدات لەبەر خاتری ئەوەی برسێتی بۆگەنی لە ناوە ئەقشارێکا کە بە تەمام قودرەت فاقدە هەر چەشنە کەرامەتێکن، سرفەن و سرفەن ئەبزار سادە و کەرەستەی سادەیە کانونگەل قودرەتە بۆ قوسڵ تەعمیددانە خاستەکانە خۆیان. دێخۆ کاورای پاپەتی، برسی، خۆفرۆش، جاش، کۆڵبەر، گەوات خۆی ناتوانێ بێژێ مشکڵی چییە. مشکڵی زەمانی مهمە کە لە زوانە عدەیە چهرە بە ناو چهرەی سیاسی دەرەکەفێ. ئەمە بگرن، ئەمە مهم نییە کە لە ئەقلیمە کوردستان لە نەوت بۆ جەوت ئەدزرێت. ئەمە مهم نییە ئەمسالە کاوەی گەرمیانی و ئەو کابرا لە هەولێرە کە ناوەکەیم لەبیر چووگە بە عنوانە ڕۆژنامەنگار ئەکوژرێن. ئەمە مهم نییە ڕۆژێ 4 نەفەر لە گۆشەی خیابانە لە ماشینەکانیان تەقە ئەکرێ وە کاورا وەکو تڕبنە گۆمە فەوتێ. ئەمە ئەسڵ مهم نییە. مهم ئەمەسە یە عدە کە کەس نازانێ ئەم عدە قنیان وە کوێ وەسڵە
سکاڵایەکیان تەنزیم کردگە بەناوە بەشخوراوان بەناوە کەسانێک کە قوربانیە دەسە حکوومەتە هەرێمە کوردستانن لە دادگاهێکە لە واشنگتۆن. ناوەی کە لە ئەقلیمە کوردستان قاچاقچێتی نییە، لە نەفتەوە بۆ جەوت نادزرێت، لە ئینحسارە ئاڵتون و زێڕ و تەڵا تا نەوت و کۆکائین و مەواد مخدر و مادە هۆشبەرەکان نێ لە دەسە پارتی و یەکێتیە. ناوەی کە ڕۆژانە نیەن کەسانێک کە سەر نقمەکرێن، ئەڕفێندرێن، ئەشکەنجە ئەکرێن و ئەمرن. ئەمە مهم نییە. خۆ خەڵکە ئەقلیمە کوردستان گشتی مشەخوەرە پارتی و یەکێتیە، گشتیشی وە یەک و هەم قوربانیە هەم جەلادە، هەم کە سوکاری قوربانی ئەکرێن، هەم خۆی قوربانی ئەوێ، هەم خۆیشی جەلادە. چون بنەماڵی شەهیدە و مەعاشگیرە و پێشمەرگەی ئەیلولە و کۆنە جاشە و کۆنە پێشمەرگەس و مەعاشە پەنجا جێگە ئەگری، ئەنفالانە ئەگری و شەهیدانە ئەگری و پیرەژنانە ئەگری و بێوەژنانە ئەگرێت. ئێستا ناگەهان ئەم بووگەنیە ساحێوی نییە. یەکێک ئەوێتەوە ساحێوی تەحتە ناوە Kurdish Victim Found، ڕێکخراوەیە پارە کۆکردنەوەی قوربانیانە کورد. ئەمانە سکاڵایەک ئەوەنە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا ئیستا خەڵکە برسی و پاپەتی و بۆگەن و کارەبانەوەگ و بێئیدەئال و خۆ هەڵخەرەوە بۆ موچەیە دەوڵەتە عێراقی چاوە ئومیدیان بە دادگاهە عێراقی. وەختە خۆی لەو سەروبەندە نەوەدوویەکە کەس نەیوێراو لە پارتی وێکێتی بڕواتە لای سەدام حوسێن. ڕوویان کردووە شوان پەروەر و تویان شوان پەروەر تو بێ بڕ و تەکە سەدامە قسە بکە. هێژە سەدامیش بەدەم تەمورەکەی و گۆرانی کشینم وتی و ئێوە حیزن ناوێرن ئەمنێ بۆچی دەنێرن. هەی کینم. ئەم خەڵکەوە حیز بووگە ناوێری بڕوا ئیستە لە پشتە یە جەریانێ کە تۆ نازانی کێس خۆی ئەنوێنێ، نە ئەوەی کە خەڵک، نە ئەوەی کە کاوە گەرمیانی نەکوژریاگە بەدەسە خولە سەناوی، نە ئەوەی کە تەعەدا و تجاوز لە سەدان کەنیش وەژن نەکریاگە، نە ئەوەی کە خەڵک نەهاڕیاگە بەدەست بنیانە چەپەڵە حکوومەتە نوێی عێراقی شۆڕەشێ منسوبە بە کورد. ئەمە ئەشێ بزانێ ئەمانە کەرەسەی دەسە کێن، ئەمانە کێ بەکاریان تێرێت. بۆ خاتری ئەمە تۆزێک ڕادیۆ دەنگە ئامریکا تۆزێک قسەی کردەگە سەبارەتە بەم مەوزوعە. من بۆ ئێوەی بڵاوەکەمەوە. بخير هاتن ببرنامج تايبت جدنجي أمريكا لواشنطن دیارە هەتانەها بهیستە کو دۆزێک یاسایی لە دادگەهێکی لەڤەر لە واشنطن پایتەختی ئەمریکا لە دژی ژمارەکە مەزنەکار بەدەستێن کوردین هەرێما کوردستانە عێراقی هاتیە تۆمارکردن و ئەو دۆز ji دوو قۆناغان دەرباز بووە یا یەکێ دادگەهێ دۆز وەرگرتیە و ئەوێن و تێن تاوانبارکردن ژی ئاگادارکردن سێ لایەنان ئەف دۆست لە دژی سەرۆکێبەری هەرێما کوردستانە عێراقی مەسعود بارزانی و سەرۆک وەزیری حکومەتە نەهایە هەرێمی مەسعود بارزانی و ژمارەکە کە سوکارین بارزانی و کاربدەستین هەرێمی ژی تۆمارکردن لێ بپڕانی کاربدەستین پارتی دیموکراتی کوردستانن لایەنێن کو دۆز vekirî rêxistineke bi navê Kurdistan Victims Fund yan jî Sindoqa Alîkariya Diraviya Qurbaniyên Kurdistanê çalakvanekî Kurdê Almanya Mekî Amêdî û kesayetî yan jî kesayetiyên naxwazin navên wan werin eşkerekirin. çalakvanekî Kurd ji Almanya bi nav Mekî Amêdî.
ئەسن ئاغای مەکی ئامەدی کێس ئاغای مەکی ئامەدی لەکوێوە هاتکەسە دەرەوە ئاغای مەکی ئامەدی چ کارەز ئەم ئاغای مەکی ئامەدیە تۆ نە ئەلتجای سیاسی ئەم ئاغای مەکی ئامەدیە ئەزانی نە ئەزانی ئەمە کامە شەڕە بازنەی قودرەتە لە ناو دڵە حکوومەتە هەرێمە کوردستانە خۆ ئێمە فکرەکەین یە بۆگەنێ بە ناو مەکی ئامەدی ناگەهان خوا ئیلهامی پێکردگە بەر ئەم قەلب ڕەقیقیە کە بەرامبەر بە گەڵ وە نیشتمان دەینە خۆی بدات لە 1 نەفەر تا 5,000 نەفەریش وا لە پشتە ئەم کەیسە کە ناویان نابێژرێت وەڵا ناویان نابێژرێت تا ئەگرا ئێمە زانیمان یە مەکی ئامەدیەک بوو کە شوشەیە بەرە ئەم کەیسەسە ئێستا مەکی ئامەدیە باو کوڕە ڕۆسەمە زاڵە نەکونە خۆی ڕۆسەمە زاڵە معلوم نییە کێسە ماغایە مەکی ئامەدیە بە ئیلتجای کامە بڕوا لەکوێ هات کەسە دەرۆ وە چی واداری کردگە بچێت لە بروکراسیە نێو دەوڵەتیە شکات بکاتە دادگاهە لە ئیاڵەتە متحدەی ئەمریکا کە ملیۆنها دۆلار هەزینەی ئەم دادگاسە ئەم سپێونە لە ئاڵمان دانیشتگە ملیۆنها دۆلاری لە کێ گرتگە با بەمانەت ژیەک کەسا هەتا 5,000 کەسانژی دەکارە وەرن پێش دۆزەك مەزنە لێ دوو لایەنین وی هەنە لایەنی ئیدعاءین تاوانە و لایەنێکی ئیدعاءین سیڤیلە دۆزەك گەلک دوور و درێژە مەعەل دۆستگەها ئەمە ji دادگەهی مەوەرگرتیە لە ڕۆژا سیهی مەهایەک ئەف ساڵیا 2024 ژی هەلبەت دادگەهی ئەو دۆست بە فەرمی وەرگرت و لە ڕۆژا هەفتی مەهادوو ئۆفیسا حکومەتە هەرێما کوردستانی لە واشنگتن هات ئاگەهدارکردن ما لە دەنگی ئەمریکا فایلەکە قەت بوو متاسفانە نازانم بۆ دەکارە وەرن پێش دۆزەك مەزنە لێ دوو لایەنین وی هەنە لایەنی ئیدعاءین تاوانە و لایەنێکی ئیدعاءین سیڤیلە دۆزەك گەلک دوور و درێژە مەعەل دۆستگەها ئەمە ji دادگەهی مەوەرگرتیە لە ڕۆژا سیهی مەهایەک ئەف ساڵیا 2024 ژی هەلبەت دادگەهی ئەو دۆست بە فەرمی وەرگرت و لە ڕۆژا هەفتی مەهادوو ئۆفیسا حکومەتە هەرێما کوردستانی لە واشنگتن هات ئاگەهدارکردن ما لە دەنگی ئەمریکا نەخوەست لە زیل لە ڕووماڵکردنا ڤان پەیامان بکەین هەتاکو کەسین پەیوەندیدار ئامادە بن زانیاریین ڕاست و دروست بدنمە نەها سەرۆکی وێ ڕێخستیا بناوێ کوردستان فاند ڤیکتیمز فاند برێز ستیڤن ستەلەر بمەڕەیە سوپاس بۆ دەمێتە مستەر سەرەد بەڵێ سەرۆکە ئەم ڕێکخراوەیە کوردستان ڤیکتیمز فاوند ستیڤن ستەلەر ئەمریکاییە خۆ هەڵی ناگرێم پیرە پیاگە داڕزیاگە بووگەنە خێر ئینسانە گەورەیەکە وەختە سوێ بێت و بۆ کورد و بۆ قوربانیانی جەهان ئێستا ئەم بووگەنە بوو بگەسە سەرۆکە ئەم ڕێکخراوە چه انتفاع ماڵیەکی واتیا کێ داینیاگە لەوێ چۆنی پێناسەکەن لە ناو کاخسفیدا کاری کردگە جزە مشاورانە جێرالد فۆردوگە تا ڕێیگان تا بوش و تا بیل کلینتۆن ئەمە نەبوو خاتریەوەی کە مەدالیای ئینسانی هەسا نەبوو خاتریەوەی کە ئینسانە گەورەیەکە ها سەرفەن یەکسری مەقاماتە دەرون حکوومەتی ئیاڵەتە متحدەی ئەمریکای بووگە ناگەهان وەکو قارچک سەر دەرتێرێت لە کوردستان ڤیکتیمز فاوندا ئێستا ئەم داپرۆسیاگە ئەمریکاییە گەرەکی قسە بکا بۆ ئێمە ئۆکەی بابزانین بزانە ئالەگرا دانەیە خەڵکە کۆیە دانەیە هەولێری دانەیە ڕانیەی دانەیە هەڵەبجەیی پیاگ نییە خۆ بڕوا لە بێسی
داپۆسیاگێکی ئەمریکایەشی بوو بێرن تا داوای خەڵکە تەجاوز پێکریاگە کورد بواتە دادگاهی لە ئەمریکا ئەمە بارەگای خواس ها بەلی ئەس پرسیاران بکەم خواست ئەس برێز ستیڤن سەدەرد و بینەران بدەم ناسکردن ئەو سیاسەتمەدار و نویسکارێکی ئەمریکی نافدارە ستراتیجستێکی جیۆپۆلیتیکیە و تایبەتمەندی چارەسەرکردنا کێشەین نفنەتەوەیە هاتەوە ئەم کەورە بۆ حمە باڵبازن خەیلی شتە مهمێکە یەک گەماڵباوکێکی استراتیژیکی ژئۆپۆلیتیکی تەماتە فرۆشی بورسە مەیدانە حەیواناتی ئەمە گشتی ئەمانە سەر گشتی ئەمانە ئەزانێ بۆی واداگرا کارمەندێکی ستافی کۆشکاسپی بوو وەک ڕاوێژکاری سەرۆکین بەریەن ئەمریکا جۆرج بۆش ڕۆنالد ڕێگن جێرالد فۆرد کارکردە و وی ئەرکن تایبەتن ئیدارەیەن کلنتن و جۆرج بۆشکی کوردژی و دونا ئەمە گشتی خۆڵ بوو کریا چاوە ئێمە دەخۆ ئێمە ئەقڵمان ناگە ئێمە شتێک کەروگا و حیوانین و نافامین و ئەم کردباوکە وا مشاورە جێرالد فۆردوگە ڕووگەسە دەرەگوی جێرالد فۆرد چفەچفی کردگە و بیل کلینتۆن چفەچفی کردگە و ئەو پێی وتکەم جەهانە چۆنەدارەکە نام داپۆسیاگەوە کەس ناوی نازانێ ئۆکێ خۆ ئەمە تۆ نایزانی ئەتوانی تۆ بیزانی ناتۆ نایزانی تو بەڵبەختێکی بێچارەی بندیوارانە گیرە پێشمەرگەی ئەیدوولە بۆ گەنی و تۆ چڕەبتێکیست بزانم لە دوور و خەریکە لە ئەمریکانەوە ڕێپێتە ئەوێنە تۆ چ ئینسانە بە و بەختە تەجاوز پێکریا بە تەعەدا لێکریاگێکی وا ناتوانانی لە قمە خۆ دفاعک هەیە وەلێ ئەم ئەزانێ ئەم استراتیژیستە و ژئۆپۆلیتیستە و ئەلەم کارانەسە ترامپ جێبەجێکردنا جارێکەدی سوپاس مستەر ستیڤن ستەدارد هون دەکارن چ بێژنەما لەسەر ڕێخستیا کوردستان ڤیکتیمز فاند چونکە ئەفناف نوێە و مەژنوو ویستیان ئەو ڕێخستنەکە خێرخواز یا نەقەزەنجکردنە یا ئەمریکیە هاتیە دامەزراندن ji bo nûneretiya qurbaniyên tawankarî hovîtî û jenosayîd û hemû kiryanên xerab ku li dijî gelê Kurd hatine kirin bike وەت زەباردێن باشەکینە ئەندامێنێ لە کو دەرێنە وەگەر تو بکاری زانیاریە بەدیمیا لەسەروانە بەێ هەژمارێکە کەسایەتیان پایەبلند li Washington پەیوەندی لەگەل min kirin ku ew derbarê tawankarî û gendeliya rêberên hikûmeta Herêma Kurdistanê xembar bûn herwiha çend hevalên Kurd jî pêwendî lêgel min kirin ku ew ئۆکەی ئەمە چییە؟ ئەمە یە دەستگای خێرخوازیەکە وا ئینتفاع و پولی تیان نییە قازانجی تیان نییە من ڕۆژێ لە ماڵەکەی خۆمانە دانیشتوم خوا هەڵی ناگرێ خەری کوntماشای دەرو دیوانمە کرد مشتێک کاروە دەست گەورە لە واشنگتۆنە تەماسیان گر وتیان هەتی و چی دانیشتگی غافڵی برا ڕۆ باوکە ڕۆ مردمە کوردم ڕۆ هەر ئاوا کە دانیشتووەم عدەیە کەسایەتی کوردیش بانیان کردم تۆ واقعاً خۆت ئەحمەقی یا ئێمەوە ئەحمەقەزانی بۆ قسەکەی شوان پەروەر ئێوە حیزن ناوێرن ئەمنێ بۆچی دەنێرن خۆ بیستەم پرۆپاگاندا تۆ خەریکی ئەیوێنی سەوارە بەرچی بەرتەعەدا لێکریاگی بە بەشخوریاگی بە بۆگەنکریاگی بە بێدەسەڵاتکریاگی خەڵکە ئێمە بۆ ئێمەمانە ئیشتە خۆ ئێمە ناتوانین گزارش بین لە بۆگەنی خۆمان خۆ ئێمە شەقیشمان کار ناکە بیوەشێنین ئەم داپۆسیاگە وا ڕۆژێکیانە لە ماڵ خۆیان دانیشت و خەیاڵ و زەنیان بۆ داوتیان برا ڕۆ باوکە ڕۆ کوردمان ڕۆ فریاکەوە ئۆکێ هیچ خوازی هەچێکی تیانەوە یاین تۆ هیچ نەفرێکی تیانە ئەسڵە لە ڕێخوا مەولود پێغەمبەر و بۆ خۆشاتنە ئیسا مەسیح و بۆ سەوابە قەبر و بۆ وەختە گوزەرە لە پێڵە سەرات و ئەمانە من خۆم دابەسەر دەمە ئەم کارە ئەو ji ber van pirsgirêkan û nebûna derfetê ji bo destxistina qerebûna qanûnî li dadgehên Kurdistanê bêzar bûn ji ber ku tu dizanî dadgeh gendel bûne وەڵا ئەوانیشە لەبەر قەرەبوو
جام خلق إقليم إما فيروجا هرو قربوي بكيتو بوي بيو بكيو بوي بيو بيو أما أما أنا قشتيان بوغنو ويكتمو قرباني قرقو بكرينو زين دا قلت كان قرقو نكرياجينو دسقا كان حكومة تحريم فاسدن استأمانا بدوسيانا بو داقا لبروي خلق قرقو بكنو كان خلق قرقو بكنو 9 مليار دولار واقعا أمانة تجاوز ينكرقو تعدى ينكرقو جناية ينكرقو دزي ينكرقو تمام أمانة و9 مليار دولار حلوي لدوين يكويو أمريكا قالك رابورتين بلغاكيري لسيرفي كي كرنا دفي از لزيده بكم كو هوالكي من هيا كو باوي ويد ترور كرنا كسياسي ده هاتو بكشتن إيجا جمن هاتا برسين كاغلو از دكارم آلي كاريا وان داد كهن أمريكي ده بكم من هزرا دو تشتان كر سروك أمريكية بري أبراهام لينكن قوتيا روجا كوتتي ده آلي كاريا كسكي جبلي خوانكي روجا كوندايا أبراهام لينكن سروك كي نموني بو جبو ما لأمريكا خواهري ناقربم بيتان نود من إنسان قوريكم تماما تايتلان مبو خوديتان روجي لمالكي خوما دانشتم كاوري زنگي بوم دا باوكي كجيابو إبراهيم لينكولن إيجي تو روجي خود لدوسيه خلقي دورو بكيتو خواهري ناقربم روجي كي نرونو نباشو إيشي من أبراهام لينكولن ريقي بينشان داقم هاتمو من شريف مكانيم ها من روري يالات المتحدة أمريكا ورابرم أبراهام لينكولن أبراهام لينكولن فتواي داقة إشي بروتو دمخل كيوه كل كاكا تجا أجر فاسدوي باوركي وترهات كم تاريكي أمريكاي دا بروسياغي كي أمريكاي كإستبديمة إيجي أمبو كرة بيغمرة أم شاگرد أبراهام لينكولن و ترومن و خطو شاگرد معنانيه هي لا والله إذا حالتان بو إشي باور بكنم بياي قوريك لبروي أبراهام لينكولن بياي قوريكو كو نرخي آزادية دزانن پاشي هزرك دن لجمن چيبو كو سروك هاري ترومن قوتيا أمريكا نل سر ترسي هاتية دامزراندن كو أمريكا لسر ميرخوازيه هاتية دامزراندن ها پاشا من بيدم لي كردو هاري ترومن سرق جمهور أمريكا وتيو أمريكا لسر ترساندن هاتية دامزراندن بالكو لسر مروف دوستي مير دوستي هاتية دامزراندن جدا حكومة هرم كردستان لسر شي هاتية دامزراندن لسر قارمانيتي هاتية دامزراندن يا لسر حيزة هاتية دامزراندن چون لناوم حكومة هرم كردستانك لسر حيزة هاتية دامزراندن قارماني كتيا نبو حيزي كتيا نبو بحيزي بواده برو كاكتو حاريد اوي كاورا بولا ابراهام لينكولن و هاري ترومن و امانه بخاطر بجيت ماشاكا فكر نكي من داني امريكاي دا بروسياغم هاتقم منفعة مادية كيواتياها ومناو شرد صلاة و بولا وفك نكيدوا من رهبرم ابراهام لينكولن هاري ترومن امريكا لسر ازادي دانياكا اقليم كردستان لسر چي دانيا لسر حيزة و بيدويا ما ببرياردريه هي كو كاري دناف دستي خودت بكن بيجا من قوت بلي ومن دست بيكر بيواندي لقال هجمارك اوفيسين باريزران كر اوين كو ازمونا وان دكارو باري ناونتوي و توانكاري ناونتوي ده هي باشي ما هر 2 سال باش يا ربي خوا بخاتب أجر قيامته خوا إسحانة بنوسي براسي لناو أم 5 مليون كرد إيمال إقليم كردستان بيايكي تيانو أم حكومته وحيزة دروس بغا رحمة لدايكو باوك أبراهام لينكولن و هاري ترومن رولي إكي وكتو أندروس كرغا أغاي ستيفن سادرت رحمة لدايكو باوك جا آيستا أواني و هم بنديوارانا أقرن
هەم پێشمەرگەی کۆنە حیزن، هەم تەرەفدارە یەکێتی و پارتین، هەم حکوومەتە خوڕسکە، هەم مەعاشی نییە، هەم حکوومەتەکەی خۆیانە، هەم وەکو عوزەیریەکان و مامۆساکانە، دڵێکیشی وا لە لای ئەم ئاغای ئەستیڤنە، خۆی حیزە ناوێری، بەری ئەدا ئەمریکا حەلی بکا بۆی. ئێستا حاڵیتان بوو کاکەگیان، تەجاوز پێ کریاگی، بۆ گەن بوون، برسی بوون، حیز بوون، هەچ کە قارەمان ناکە. تۆ ئیشەی لە واشنگتۆن دانیشتویت، لە کاخە سفید بووی، قاچێک لە مستەرا و قاچێک لە کاخە سفیداوێ تا بتوانی کارە گەورەی وا بکەی. کوربا بۆ گەن تۆ کەی ماڵە قسانیتە هاتە دەستتان. جایزە خەڵکی بۆچی فیکە لێدا و چەپڵە لێدا و بڕ و دۆسیەکە چووە دادگا، چۆن حیزە. داوی د ڤەکۆلینکردنا تاوانکاریان دەبۆران. نوها ئەو هەموو دگلینامەیە 327 ڕوپەلیدەیە و بەری چەند ڕۆژان ji aliyê rêxistina Kurdistan Victim Fund û qurbaniyên din li Dadgeha Federal li Washington hate tomarkirin. Niha endamên Kurdistan Victims Fund tune ye ew rêxistineke nû ye û di rojên pêş de navên gelek qurbaniyên din dê kom bike ew ên ku bixwazin navên xwe bidin pêş. یو تەرەنمیدا تولی بێژی ما کووە پەیوەندین باش لەگەڵ کوردا هەنە هون دکارن بێژنەما کە چاوەوە کورد ناسکردنە. I got to know the Kurdish people back during Kurd naskir li wan salên ku ez wekû mezne şêwermendê serokê Amerîka bûm. Ez ji gelê Kurd hez dikim, ez ji ruhê wan hez dikim, ez ji nirx û armanc û baweriyên wan hez dikim. وەڵا gelek Kurdî ji te hez dikî، ji seyareyê te hez dikî، ji fîlma porna te hez dikî، ji pareyê Emrîkiyê te hez dikî. وەڵا gelê Kurd ji înfora te hez dikî، ji tankê Abramzê te hez dikî، ji biryarên Kongresa te hez dikî. Ema hubêneyê Kurd û Emrîkas dem exene naw demê yektirî. Wela ez ji Kurda hez dikim û ji armancê wa, armancê min çi ye? Bo em xeletînê kawrê gemala bawka Amerîkayî, armancê min çi ye? Tu rêxirawyeke kirges û endamekê her xwedî. ئەو خەڵکە کورد بە چیە زانێ بە مشتێک کەر و قاتل و مانگا و ئەحساسی و نەبینریاگ و بووگن و ئەس ji gelê Kurda hez dikim، ئەس ji ئارمانجê Kurda hez dikim. واقعان ئارمانجê ئێمە چییە تۆ hez dikî؟ بابەگیان تۆ پیاە گەورەیەک وەکو ئابراهام لینکۆن و ترۆمەنە هەست، ئێمە بۆگەنێکی وەکو مەلا مچۆ و قازی حەمە و ئەمانمانە لەم تاریخە متەئەخرمانە هەست. ji چییە ئێمە hez dikî؟ ئیستێجە ئەحیانەن نەوەکانە مەلا مچۆ و جەلال حەسامدین و ئیبراهیم ئەحمەد تجاوزیان وەم خەڵکە کردگە. کامە ئارمانجێمە hez dikî؟ باوکم کامیان؟ بزانە ئێمە وەختی خۆمان بێدەسەڵاتوین، بێسەروین، بێزۆروین، یەکێ دائەنیشێ بۆمان ئەدڕێ و ئەدوورێ، ئێمەش لە دوور و چەپڵە لێدەین دەبەرەوەی ئێمە مشتێ گرێ لە دڵە و لە دڵە بێدەسەڵاتە حیزین. تا ئەو بێت لە هەر وەختێ مەیلی بوێت زامەکانە ئێمە بکۆرێنیت و سوارە ملمان بوێت. ئێستا ئەم دادگا بووگەس و هۆی قارەمانێتی خەڵکە ئیقلیمە کوردستانە ناڕازی لە دەسەڵاتە هەرێم. واقعان بەچی تۆ کاکە بەچی تۆ تەحملە تەجاوزە کردگە؟ دێ ئەم وتی ئامریکا لە ژێر تۆقاندن نەهاتیە دامەزراندن، لە ژێر مرۆڤ دۆستیە هاتیە دامەزراندن. ئەی چۆن ڕۆژ نییە لەو ئەقلیمە کوردستانە ئێوە خەڵکدا نەپرۆسی و تەعەدا لێ نەکری و نەکوژری و ڕاوڕووت نەکری و ئەم خەڵکە شۆڕشگێڕە کوردستانە وا شۆڕشی گێڕاندەگە نایەتە دەنگاندن و قیژاندن و نام قسانە ناکە. Ez bi wan re dêşim li dema ku êşa wan hîn berdewam dike. And if I'm not mistaken, you have حی ئەس بە ئەوان ڕادێشم وەختێکی ئێشەوان بەردەوام دەکە. عەجەب ئێشی ئێمە چۆن بەردەوام ئەوێ تۆ چۆن ئێشیت؟
دقيقا ئێشەکەی ئێمە کامەسە تۆ خۆت بەناوە ئەمریکا مشتی جێردە و بێدایک و باوکە حیزە تحت ناوە حکوومەتە هەرێم دانیا گەسە سەرە منتەقە تۆ تحت ناوە حکوومەتە عێراق نوێ مشتێ بۆ گەنە شیعەیە کەل بە حوسێن و کەل بە عەلی پەروەرش یافتەکانە مەکتەبە قوم و مەکتەبە تارانە هاورگ سوارە ملە خەڵکە عێراقە کردگە مشتی ڕاوڕوتکەر و دز و گەندەڵ و بێشەرەف تحت ناوە سیستەمە پارلەمانی فێدراڵی بە دەستگاگە لە پارلەمان و چوزانم ئەنجومەنگە لە جۆرا و جۆرە مؤسساتی سوارە ملە خەڵکە عێراقە کردە مردمێکی لە یەکترازیاک فەیڵد ئەستەیت بێ هیچ ئینتمایەک لە عێراقا دروست کریاگە ئەمە ئیستا کێ هات کەسە ئێشاندن ئەمریکا هات کەسە ئێشاندن تۆ هاتکیتە ئێشاندن معلوم نییە ئێشێمەوە لەکوێ دەقیقەن ئەگەر ئەزنا شاژ بم ji sala 2005 were û li Iraqê û Herêma Kurdistanê ne we zanyarî li ser rewşa wî herêmê hene ez ê pisyara hinek hûrkariyan li ser wê doza ku li dadgeha Washingtonê ji we bikim lê min hez dikim ji we bizanim kanêkeyseka wesa dê çendê bandorî bike ser jiyana xelkê Herêma Kurdistana Iraqê. This is the first legal case ئەمە چەنە تاسیرەکان لەسەر ژیانە خەڵکە کوردستان عێراق that's been brought against the current regime. ev yekem doza yasayî ku li dijî rejîma heyî ji bo kiryarên tawankarî hatiye tomarkirin bi rastî digilî وەڵاوەتی یەکەم کەیسە غەڵەت کرد تەرجمە ئینگلیسیەکە غەڵەت بوو بێجات کرد گوت خواردوە تەرجمە کردو وتی بەرعەلەیه ڕژیمە کورد هات کەسە دروستکردن یەکەم کەیسە یاساییە کە عەلەیه ڕژیمە کورد هات کەسە دروستکردن خب ئێستا من هەدەفم چی بوو لە بڵاو پێکردنە تۆزێک لەم دەنگە بابگیان تای داستانەکە خواتە ئەمەی کە 9 میلیارد دلار ئەمانە ئێشی پوڵ بسێنن ئەگەر کەیسەکە سابت بوێت 9 میلیارد دلار غەرامەیسی ئیتر حەچێکی تر نییە ها نۆ گەرەکیانە غەرامە بسێنن بیسێنن بیدەن و خەڵکی لە گیرفانە کێدەری تێرن ئەکوێیەکەن بامێنیم ئیدعاءەکە لناو حكومة هريم كردستان ملف فريكوت كسداس من جملة ميك أمانة هاتكن دوكومنت تزويري انداغا لشر داعشا ملياردها دولار بولا أمريكان دزيغا كي بنمالي بارزاني وطالباني دجير هناو شر تروريزم من جملة بهاوكاري إيران جينوسايد إيزادي كانيان كردغا دي تمام أمانة بتوشين أو ددان 9 مليار دولار خب بام فەزا بەڕسیکەین یەک خەڵکێ لە ناو حکوومەتە ئیقلیما دروست بووگە کە ئەڕواتە هەڵبژاردن لە مانگە شەشاوێسیا بۆ دیارە بڕیارە دادگاهە فدراڵی ئیدعا ئەکا هەم کوردە و هەم قارەمانە و هەم مەردە و هەم برسی و هەم بۆگەنە و هەم بنیوارانەی پێ ناگا و هەموو چێ پێدەن و هەموو چێ پێ نادەن ئێستا نەخۆیان یەمەکی ئامەدیەک کە معلوم نییە سەری بە پەکەکەون و نێچیروان و ئێران و ئەم بە کێ وەسڵە ئەم دەستگاهە خێرخوازیە کوردستان ویکتمز فاوند ئەمە دەستگای پوڵ پەیداکردن بۆ قوربانیانە کوردستان تو سێر ئەم ناوە قۆڕە بکە ئەمە هەسی کوردستان ویکتمز فاوند یەکەم ئیقدام و دەرکەوتنی شکایەتکردنە لە کەسایەتیهای ناو بەشە حکوومەتە هەرێم و بەتایبەتی پارتیە من هایە نێچیروانە بارزانی ئەرێوە بەڕاست لە ناو حکوومەتە هەرێم پیاگیشی واتیە کە دۆکومنت بە هەنێری بۆ تۆ بۆ تۆی هەنێری بۆ بەم دۆکومنتانە ئەم پیاگەی ناوە حکوومەتە هەرێمە سەراغاز دانان قیامێک بە ئینتشارە ئەمانەی لە ناو ئەقلیمە کوردستانە دروست نەکرد بۆی داوەتەوە تا تۆ 9 میلیارد بگری تۆ بۆ ئەمانە ئەشاری تۆ ئەمە شەڕە نێوانە کێس شەڕە نێوانە مەسرور و نێچیرە شەڕە نێوانە نێچیر و مەسعودە ئێوەش مشتێ نۆکەر و بەرساختەیە ئەمریکان گوخۆ ناتوانن بخۆن هیچ ئەمریکا یەک تەلەفۆنی کرد جێی تێڵی تێقوچێنی خودماڵم قسانە نیە
دەئیستە برسی بوون و قوربانی بوون و ئەمانە تەئسیری هەست؟ نە. کەرەستەیە دەست تۆس؟ نە. نییە عەزیزم. بۆ تۆ قسەهای کەسانێک کە ڕۆژە ئەوەڵ خوا داینیاگە سوارە ملە ئەم مەردمە بوێ قبوڵ ئەەکەی و ئەڕۆی هێزی پێ ئەدەی. بۆ لە تاوە حیزیە خۆتا چەپڵە لێ ئەدەی تۆ گەرەکتە دنیا بێت و بەهەشت و تەواو دنیا بۆ تۆ قنکاتۆ و نانە دنیاوە تۆ با هیچ خەتەری ڕوبەڕووی تۆ نەوێتۆ. بۆ ئەم دنیا ئەم گشتە خەیر و بەرەکەتە بە تۆ ئەدا تا تۆ بمێنێەوە کەڵکی لێ وەربگری بێ ئەوەی تۆ زەحمەتی بکێشی. ئێستا ئەم کاورای ئامریکاییە وەختی ئێشە کورد بەردەوامەوێ ئێشی پێگاوژە کووردا حەز دەکەی ژە ئارمانجە کووردا حەز دەکەی. واقعا گیانە خۆتان واسە. ئێمە خۆمان نازانین ئارمانجمان چییە، ئەو چوزانێ ئارمانجە ئێمە چییە و حەز دەکەی ئێمە حەز ناکەین. دەوڵەتە ئێرانی بە فیلمنامەنوویسی عەلی ڕزا تاڵەبزادە و کارگەردانیە کەماڵە تەبریزی سریاڵێکی وەکو شتێ لە 3 فەسڵا دروست کردە بە ناوە سەرزەمینە کۆهەن. ئەم سریاڵە 10 ساڵ تەوقیف کریاگە، جاروبار 1 و 2 قسمەتی لە تەلەڤیزیۆن و پاشان شەبەکەی خانگی نیشاندریاگە. ئێستا دووبارە بەردەوامی یەکەن و دعاکەن دەستکاریش کریاگە. ئەهەمیەتە داستان وا دەکەین. تاڵەبزادە یەکێک لەو فیلمنامەنویسانەی دەوڵەتە ئێرانە کە لە بورهەهای مختلفە بە نووسینە فیلمنامەیە بڕێک لەم سریاڵانە سریاڵهای بەناوبانگە ئێران بەناوبانگە. لەناو ئەم فیلمە و ئەم سریاڵە تۆ دەورانێ یەک قارەمان منداڵی گەورەبوونی و پیریەکەیشی بوێنیت بەناوە ڕەهیە ئەردەکانی بەڕەسیەکەی. ڕەهیە ئەردەکانی کێس؟ ڕەهیە ئەردەکانی لە تێی سریاڵەکە بۆ تۆ سابەت ئەوێت مناڵێکە کە لە ئەزدواجە نێوانە خاندانێکی پارەداری مالکی گەردەنکەشی منتەسەبە بە ئینگلیسە بەناوە بەهادوری، کوڕە ئاخریان کە بەری ئەکرێ لە ئەرز تەکە کەنیشکە سواڵکەرێکی طبقەی جدید شهری نامتعلق بەناو زهرە تەفشیە متولد ئەوێ و لە دەستپێکە شەڕەکە ئەش فیلمەکە لەناو لادەیەکە کە متتەفەقین بۆمبارانیەکەن دایک و باوکی ئەمرێت، دایکەکەی ئەمە گەیەنێتە شار ئەکەوێتە دەسە خانەوادەی ئەردەکانی و ئەردەکانیەکان بە عنوانە مناڵە خۆیان کە جەماعەتی توودەیین و بنەماڵەیەکی توودەییە کۆمۆنیستن ئەم کوڕە گەورەکە و شناسنامەیەک بۆی ئەگرن بە ناوە ئەردەکانی. ئەم کوڕە لە توولە داستان بە حزورە ئەمە خانمێک کە خۆیشکە ناتەنیە ئاغایە ئەردەکانیە کۆمۆنیستە و ئەم یەک تاغوتیە گەورەز دووچارە ئەم شەککە ئەوێت کە ئەمانە دایک و باوکە واقعیە خۆی نییە. سەرە داستان ئەگرێت. سەرە داستان کە تاقیبەکە بەلاخرە ئەردەکانی حیزب توودە ئەگیرێت، ئەم ڕەها ئەکرێت سەرگەردان ئەوێ لە باوەشە حیزب توودە ئەکەوێتە باوەشە سەڵتەنەت تەڵەبەکان کە بنەماڵەی بەهادوری بن. لە کەش و قەوسێکا کە بنەماڵەی بەهادوری ئەیواتە دەورانە دوای شەهری وەرە 20 و مەسئلەی ملی مەسهەبیون و داستانە ملیکردنە نەفت و مصدق و ئازادیە حیزب توودە و ملیون و توودەیەکان و سەلتەنەت تەڵەبەکان بازی ئەمانە نیشانەدا. ڕەهیە ئەردەکانی کە ساحێوە یا میراسخارە 1/3 سەروەتە خانەوادەی بەهادوریە کە سەروەتە عەزیمێکە و ئەمانە مالەکە 150 لادین. سەروەتەکەی لەلایەنە دایە گەورەی و ئەخرێتە ژیر نەزەرە کوڕ گەورە کە سەرهەنگە ئەرتەشە و چون مطمئن نییە کە ئەمە نەوەیسی دای ئەنێت تا ئیبهاماتە پەروەندە مشخص بێ. لەم وەسەتە حەکیم السەلتەنەیەک هەست کە جزء ملی مەذهەبیەکانە مصدقیە
والڕۆزنامەیەکی هەز و لەم کەش و قەوسە کە گەلێکیانە سەر کوڕەکە کە نەژێرە ئاو مامۆکانی بیکوژن بالدفاع لەم کوڕە هەڵەسێ لە سەروبەند نزاعهای دەروون حاکمیەتیە کە مصدق گەلێکی قدرت لە حەمەرزای پەهلەوی بسێنێ و ئەم خاندانە ئەکەونە بەرحەجمەیە ڕۆزنامەیی نەکدا چه اتفاقی بکەفێ ئەگەر ڕەهیە ئەردەکانی مستاق جمعیەت نەوساختەی کۆرپۆرێشنە ئێرانی بگرین کە لە یەک دەولە و سەڵتەنە و ئەرباب تازە بەرساختە تەکە جمعیەت نامتعلقە شەهریەک کە پێناسەکانیان بە ئەو شارە جەدیدانەسە کە دروستیانەکەن یەکێکیان ئەردەکانی یەکێکیان تەفرشی بووگەن نامتعلق بێپایگا ئەکەوێتە دەست جناحین مختلفە حاکم بەرساختنە کۆرپۆرێشنە ئێرانی حزب توودە کەڵکە خۆی لێ وەرەگرێ ملی مەزهەبی کەڵکە خۆی لێ وەرەگرێ و ئەم ئەکەنە کوڕ دەوڵەت و ملت گشتیشیان خەریکن لە ئەسڵا لە یەکتری ئەدەن لە منازعاتە قدرەتە لەم وەسەتە ئەم کاورایە بێدایک و باوکە هەتی و یەسیرە ئەحاڕێت دفعي واتك مؤتلفة دفعي كويت الدعوة آية الله خميني والجريان كإدامة بياعك والراتبلو نقطة حاز أهمية حكيم السلطنة لبيا قوري خوينية أم كردال بعده لإرسيك كأيجري فشارك كببهادورية كان لدى صلاة تيريتي بربركانية كتك جناح السلطنة أشرف بهلوي وحمرزا بهلوي حزب التودة شر طبقاتي ناكا بن قهداري كردن الأمكرة قركيسي لمنازعات القدرة بمصادرة كردن سلوة بهادورية كان وبرجستك كردن أم كيسان عملا خوي مترحكا جناح الدربار ايقريو بريتا سريال كان دروس كرقا بناو سنجر خان واخلق يمشي حزيبي بكاو خو حالي ناقري بو اولين بار ام سريالة تنيا سريالك اللي باس دروس حسابية كاتب برام خلق ايما لفيلمه يعني بالاخره لباس شيك ومرتب وترتميزي كاتب برام خلق يزندگي كيش لاشرافية انه ساختي كرد بناو خانقان كرد نشانه دايت لسردار رشيد الروان سر اردلان قرتك تا عاصف وزيري السنة تا خليل خانة نرانة براية قورة وقلواخية كان ولا ما شاء الله أم سريالة متأخرة لتاريخ متأخر خليكة شيء كاتنا بزانا إيما يسري قصة أشنفين داستانة بلا وقت التبديل والتصوير أكنويته واقعية بو إيما جيلي واقعية أقني سؤال دولة إيراني بو شيء سريال بنوسكات أويش سريالة آغاية سنجر خانة نران كلناو أما قطبي صادقين نقش سردار رشيد بازيكا جلوهاي ويجين فيلم افتزاحة فيلم وقتي أشي تناول جزئيات تازة فهمي جتيم تاريخ الدلوة أولا تماما نقش هاي كلم كردستان نشاني دا جادة هاي خاكي ماشين رويكي أصل حازرة بدو لشكر كشية كنشاني دا چلا روسكان چلا رضاخان ميرفج توب أرلاب داري وابي كالجغرافيايكا كارخاني قند كهريزك بو خاطري اويك ل 1280 كان بو خاطري اويك كهريزك نزيك بقى وكارخاني قندروس اكن هل اشكيت بم دليله كريقي مناسبينيه تاجوتيارا كان الدوروبر چنور بوان بو ام كارخاني قن توليدكا ريقينيه چنوري بو بوي مرتيكا فيلمي دروس كردقا سوار برجاده هاي مسطح خاكي كقويا توب بقرابو قاري وخريكا اچي دروزن خواروتان رشكا
کە مەملەکەتە ئەگەر جادەی گاری ڕەوی بوێت. ئەمە نکتەیە وەڵای قوتبالدین سادقی. ئای قوتبالدین سادقی ئێوە ئەوەنە مخاتەبتان و ئەحمەق زانیگە فکرەکەن ڕەوەندە ڕەوایی داستان و ماجراوی عشقیە خەلیل خان تەکە ئەو کەنیشکە و ئەو کەنیشکە تەکە ما بەقی و تۆتە ئەچینیەکان وەکو هەمیشە تڕەها دەکاتە ناو زەهنە مەردمە ئێمە. جارە تۆ لە یەک لەختا سوودابە ژنە خەلیل خان کۆنە معشوقە سەنجەر وەختی دانەیەک مەأمورەکە لە بینە شەڕە ڕووسەکان و کوردەکان تەقە بکات و سەنجەر خان بخات ئەسلحەیە کە تەقەی پێیەکات مەوزەڕە ئاڵمانیە دەوانچەی مۆزەڕە. وەختی دانیال تێرن دانیالی یەهودی تێرن مەرمیە فیشەکێکی تێرێتی دەرۆ مەرمیە فیشەکە بەرنەوە مەرتیکە تۆ حەداقل بزانە کەسانێکە عەلاقەیان وە تفەنگ هەست سایزە فیشەکە تفەنگە ماوزەڕە دەوانچەی ماوزەڕ ئەزانن تۆ بۆ مەرمیە بەرنەو دەرتێری بزانە. من ئەزانی بۆم قسەمە بۆ مهمە با بزانن وەختی تو چیرۆکە توڕە هاتێخەنە بەردەسە زەمانێک ئەتوانی ئیدعا بکەی کە گەرەکتە بیکەیتە تەسویر. ئۆکەی تو گەرەکتە تەسویر نیشان بەی لە ڕزا ماکسیم ڕابێ تۆپ لە تاران و هاتکە تا نەڕان مەرتیکە وە کام جادە هاتکە وەختێک کارخانەی قەنەکە هەریزەک جادەیە گاری ڕەوی تیان هۆگە تا چەنۆرە قەنی بۆ بەهەنێرن قەنی لێ بگرێ تۆ نیشانە دەی لەگرا لە ناو جادەهایە کاکە ئەیدەیتە ناو زەهنە مردمە لە خۆی ناپرسێ ئۆکە جادە خاکیە کامە گرەیدر و بۆ دزر لێداگە پانی و کرگەسە تا تۆ ئەڕابە بخەیتە سەری. تۆ ئەوەنەم خەڵکە و ئەحمەق ئەزانی مەرمیە تفەنگە مەوزەڕ تەکە مەرمیە بڕنەواکەی تێکێ ئەڵبەتە لە بیرتان نەچێ ها بڕنە و ناو عەسڵیەکەی مەوزەڕە بازم من مەزورم دەوانچەکەیسی چون لە زەمانە جەنگە جەهانیە ئەوەڵ ئەم تفەنگە دروستکردنە تەجهیزات تەوەسۆتە ئاڵمان مەمنوعەکرێ کۆچی ئەدەن بۆ چەکۆسلۆواکی لەوێ قەتعات لە ئاڵمان دروستەکرێ لە چەکۆسلۆواکی لە شارە بڕنەوە سوارەکرێ. ڕزاخان قەراردادیان تەکاوەسێ 200,000 قەبزە بڕنەوەیان لێ ئەسێنێ بعدەن کارخانەیەک لە کارخانەی مەوزەڕ ئەواتە ئێران ناوێتۆ بڕنەوە لە منتەقەکە و لەوێ تفەنگی کۆڵ بڕنەوەی کۆڵ دروزەکەن. ئەمانە با بمێنێت ئەم تەسویر سازیە بۆ ئەکەن تۆ لە ناو ئەم فیلمە ئەخۆیتە یە سناریۆیەک کە یە ئێران بازیەک ئەکات تحت ناو شەڕەتەکە ئەژنەبی ئایەتوڵڵاه جوولەکەی فاسد تاریخ سازێ بە ناو مەردووخە حیز خسڵ تەعمیدە درێت. ئەمە نکتەیەوە. نکتەی دووەم و نکتەی دووەمێک کە ئیش بزانی ئاغای سەنجەرخانە نەڕان ئەم ئەحمەقە بە عوسمانی ئێژێ ئەجنەبی بە ڕووس ئێژێ ئەجنەبی بە ئینگلیس ئێژێ ئەجنەبی ئەما بە قاجاڕیە نایژێ ئەجنەبی. دلیل مخالفەتکردنە تەکە سپاهە ڕووسیە تەجاوزکردن تەعەداکردنە بە مەردم هەمان کاروالیەکانە قاجاڕیش ئەیکەن وەلێ ئەم بڕنەو ناگرێتە دەس و بەرامبەر بە والیەکانە قاجار بەڵام بەرامبەر بە ڕووسەکان ئەگرێتە دەسە. حکوومەتە قاجاڕیە ئیعلام بێتەرەفی کردگە نە چارە ڕووسەکە نە چارە ئینگلیس سەنجەرخانە نەڕان ڕووس دەرەکە لە ئوستانە کوردستانە شکستی پێدا. ئەمە سەنجەرخان دەعا ناکە ڕواتاران بگرێ یە دەهاتیەکی بووگەنی نەفەهمە لەقەبێکیش کە ئەیگرێ بە ناو سەردار ئەکرەم لە عوسمانیەکان ئەیگرێ. ئەگەر ئێوە ئەمە متوەجه بوون ئیستە تۆ ئەفامی جایزی صلح نوبل بوو ئەدەنە نەرگسە محەممەدی. ئاغیان هەڵبژاردن تڕەهات دەستگاهە بازیکردنە سەرانە بۆ لێدانە لە یەکتر. تۆ لەم وەسەتە
بعنوان مردم و دردكان مردم كمعلوم نية كي بازي أدري تأم يكي لبرانبرا أو يكي بكار بيني تمام أماني كتايتل وعنوان هاي بين المللي بخلقي أدن صرفا مخاطري أو سكة لم نزاع كتوي بوغن مردم حارياك خوات حجقويك نيه بزاني نرقس محمدي جايزي صلح النوبلي برقسوها بوي قوة أخوا بزانا سنجر خان حجقويك نيه إلا أوي كتو لقب سردار أكرمي بيبي بزانا رشيخان أردلان كإدعاء أكاد ميراس خارة أم أردلانا نسا حجقويك نية أقل لقب سردار رشيد ناقريت أو شي لحكومتي كيدا فروسيا ليوكو قاجارية السديتان لكيسكي حكومة حريمة تمام أم خلق حكومة حريمة مشتي بوغنو تيهل دريابو فاسدة داني أمريكاي كون كمتار أمريكاي يجي أزي مالي روني اشتبهم مرا تلفون كردن الجدي يجي والله وتيان شدانيش كيو برا روبا وكرو وز أخيدي كرد خيدي خراوة أما تشكارز أما مشاورة رئيس جمهور هاي بيشين وقال جيرالد فورد قرتقى تا ريغان قرتقى تا جورج بوش قرتقى تا أغاية كلينتون تا أم أغاية دونالد ترامب عنوان تايتو يسخطو خوات لياقة أمتنية بروي عليه روياك مليون نفر تجاوزه في بكادم ناقيتو بازي انتخابات وحل بجاردن بازي طبقية حاكمس وقت بتو يجيد لبين بدو بالتربية حل بشيرة إسا حالك يخراوة حالتو خراوة يا حال من خراوة أما بازي قدرته كشيوية رسمية الدمو دزقاي حكومتي أقريد جناحي لو كانوا قل مختلف الدصالات ببرز كردنوية كومالي دروشم خويان قرار بروناوي خويان أروناوي نتو بابا برسيبون تو تجاوز بيكرياقية تو تعدايك لختويان كردقة بو حج كسي لم دنيا مهمني زمان أهمية بيا أكاد زمان مهم كإديك لبرامبرا إديكي ترابا كاريبون تو الصالة 89 صدام حسين بومب شيميائي دا بپشتیوانی أمريكا و إيران حج كباسي نكرد 91 كهات نملاو بحثي أنكرد للدادقاي صدامي شباسي نكرد آتو متوجهة أما أويد أقر تو متوجهة أما بويد استنى خب تلفزيون بي بي سي مصاحبة كردتك إديكا بيرامونا من انتخاباتها مربوط به انتخاب رهبر جدید در این دوره سنگین‌تر میشه و گفته امیدواریم این شرایط پیش نیاد ولی عمر دست خداست. در طول برنامه با تیمی از کارشناسان خبرنگارانمون این خبر و خبرهای دیگر رو بررسی می‌کنیم، اما پیش از هر چیز در همین رابطه گفتگو می‌کنیم با مسعود کاظمی، روزنامه‌نگار که از استانبول با ماست و همینطور همراه میشیم با مراد ویسی، همکارم که همینجا در پایتخت ایالات متحده است و به ما پیوسته. آقای کاظمی، بحث‌ها در مورد جانشینی علی خامنه‌ای مدت هاست که مطرحه، در هفته‌های اخیر اوج هم گرفته. همین چند روز پیش هم بود که باز صحبت از این بود که یک عضو خبرگان گفت ما معرفی نمی‌کنیم گزینه بعدی خامنه‌ای رو که نگرانیم که ترور بشه. چه گفتگوهایی در جریانه؟ خب انتخابات خبرگان علی خامنه‌ای 85 ساڵی ژن علی خامنه‌ای بەمزویانە ئەمرێت خوخوان نییە ئیزرائیل هەرتێتە سوراغی بەڵام ئێشە جانشین علی خامنه‌ی مشخص بووە ئەم دەورە مەجلسە خبرگانە جانشین علی خامنهەیشە تەعینکە. ئەمە چۆیەکە خسیانە سەناوە خەڵکی بزانن لەگرا چی بەحس ناکرێ ئەمەی کە علی خامنه‌ی بۆچی جانشین تەعینکە، ئەسڵەن بۆچی ئێشە علی خامنه‌ی جانشینی بوێت، بۆچی ئێشێ نەمێسین تا علی خامنه‌ی بمرێ. کەسێم سوالە جواب ناتوە
لبروي تكليف دسالات لإيران ناوي لسر زمين ناويت تمام أواني وران تخون بنمالا قل الران تخورن إما ومانا نايا الناسين إما مطالعي يكبش بنياد مولى الموحدين بكن تبفع من مولى الموحدين كيس يكبش مطالعي بنياد الجانبازان بنياد مستضعفان بكن تبفع من شي خوره تو يك مطالعة لهولدينج قول رنگ بكا دا بزاني للدرزية مالت تا مدفوع التوالتت تا خوراك الناو سكت تا فيلمنت تا پرديس سينمائي كوروش تا كوروش مول تا فروشگاه های افق كوروش تا دانشگاه وابسته به قول رنگ هنا اوانا جي انقلاب فرنسا صورتي قرد بو خاطري اوي زمين لانحسار اشرافيات طبقين و ساختي بورجوازي وكليسا بو يك سومه املاك سرزمينه وبازار كرياغ ايران املاك موقوفه لجير وزارة اوقاف اخوند روحانية الشيعس ما بقي ملك مشاع دولته ومالكية زهم دولته توچكاري اجي كرماشاني وتي پرچم ايران سرنگه رنگ قرمزي هني شهيدي لسه سفيدگي هني آخوندي لسه سوزگي هني سيدي لسه من دم ميلگي برنسي قم ملت تو لم وستتشيبو ما قسو لم ايران تو كي تبرويت انتخابات يعني رويت انتخابات مثلا شو أردنا عنتر جمهورية إسلامية ناروخي بانتخابات نا كز نيوت كو انتخابات أروخي شايج ناروخي حاج كسي لم دنيا ناروخي توش لتاو بوغنيا حج وقيام ناكي لقرا يكشت مهمة مردم دنجينية عزيز باس برسيتيو باس النبودن سكسو جنسو أمانة سلاح الدستونية الصلاحية الدسة أو سكة أما أكاب الدروش مبي أروات مجلستو نايجي فاوند بشسالة أما كيس كي والا بشتيا بولاك كي أيدا لكوي هاورياغا أم بو أروات برلمان تو أنا لخدنا برسي تو لخدنا برسي سجانشين علي خامنئي تعين بيود شو فرقي وحالتوكا فرق وحالة توأكا يا وحالة بقياكا أو يك فرق وحاليكا كيس مشتي انحسار طلب الران تخور برساختي كتو يقلمي هولدينغ قول رنگا لشركة السينمائية قول رنگ ارتقا تعالية سرتيبية فيلمنت تا پرديس السينمائي تا شامبو محصولات شوینده و محصولات آرایشی و تا محصولات غذایی و تا محصولات مختلفه که ام هولدینگ تولیدیه که با تو فکره که این مناسبات و قدرت تو چونی هشیوینی بمیک انتخابات نه دموکراتیکه مثلا چه انتخابه که مرتیکه انتخابات دموکراتیکه مثلا چه انتخابه که لجبهة ملية كي انتخابكي لجمهوري خاهانية كي انتخابكي كي أماني وانا يم تلفزيونانا كي خوات أرويت مجلس خوات شن نظراتي كتاز بزان عزيز تو هنوز متوجه نوغي تودي عزيم بيها متشيز كرياغة بهيچو پوچ مقاش دس قانون قدرة النخوي بويتو انقلاب تقركا بويا إشي لمقابلة ضد انقلاب بيوسي رولة أجر انقلاب فرنسا بو لدس درهاوردن انحصار الزمين بشيكي بو هر امرو لإيران امرو يتو هزار چو أصل يك متر الزمين نية تو حرك بي وسرتا هر است روحانية الشيعة للدوران متأخر 1310 ببعد يكسومه زمين قل مرقوبة أمسر زمينك 1,600,000 كيلومتر مربع لآن أوى بالتمام ملك هاي التجاري ساختمان هاي قوري تجاري وموقوفات كوان جزء تاب ترين جيل قل أمسر زمينه چون لناوتوا مرتي كانقلاب صورت ناقري چونه
ئیستا ئاخێزە کوردەوارن سەربەخۆ ببێژێت تەحریمەکەین یا تەحریمی نەکەین بابا هەرکە تەحریمیەکە و تەحریمی ناکە وا لە ناو بازی قودرەتە حاکمیەتە وا لە ناو بازی قودرەتە قانونگەرە قودرەتە وەکو داستانە سەرزەمینە مادەری کە بۆتانم بەحس کرد وەکو میلە پەرچەمەکە واوتم کاورای کرماشانی وتی میلەگەی مەنی بڕنەقڵە ملەت تویشی بزانی کی تو یەک نامتعلق لە تەجاوزی یەک عیدە بەرساختە تفلێکی بێهوڤیەتی نازانی کی بەنای میلەتە ئێران هەر دەفعە و بەجێک بە شیعەگەری کۆمونیزم ملیگەرە هەر کەس و لەو لاوەتێ تەجاوز لە پێیەکە ڕێگە هەل چییە؟ ڕێگە هەل ئەمەسەکە تا تۆ خۆت چهرەی قودرەت مردم نەوی یعنی ئینسانهای بێ ناو کریاگە بێ تایتڵ کریاگە بێ عنوان کریاگە تا بتوانێت بنیانە ئەم ڕەوابەتە فریز بووگە بەرساختە هەڵتەکێنێت هیچ تەغییری واقعی نیە لەم سەرزەمینە هیچ گەوادێکیش هیچ شعارێ نادا لە 50 من تا 100 من قودرەتیانە تۆ لە ماجرایم سەرزەمینە مادەریە هەروە لە تاریخ معاصر موساگیسی لە جندەهای وەکو پەری بڵەندە گرتگە تا شعبان بیموخێک لەحزەیەک خۆی شعار ئەدات بژی حزب تودە مەرگ بەر مصدق سەلتەنەت را ڕەها کن تا مەرگ بەر شاه باید برەوەت مشتی قەمەکیشە بەرساختی ئەرازڵ ئەو باشە شار نەوبنیاد بە مشتی فاحشەخانە کە یەک قەڵەمە ئەمانە لە 57 کە بەرچاوێت یەکێک لە گەوادە مەشهورەکانە شارنەوە تاران ئەسمال تیغزەن بوو کە پۆستهای ئیداریە گەورە و ئەمنیەتی گەورەی دەوڵەتە ئێرانی ئەشغاڵ کردو یەکێک لە کارتکەشەکانە وزارەتە ئیطلاعاتە ئیمتداد ساواک بوو عزیز تەمام ئەم قسانمە کرد بفەهمی برسیبوونە تۆ جانشینی عەلی خامنەیی بە تۆ هیچ انتفاعی نابینیت تەمام ئەمانە پەدیدەهای بەرساختەیە دەست کانونگە لە دەسەڵاتن تا بە ئاسانترین شێوە تۆیە بێ دەسەڵاتە بێ قودرەتە بێ ئێرادەیە بێ ئارمانە بێ سازماندەهیە بێ ئەبزارە سازماندەهی بکەنە شوێن کەوتوانە کانونگەرێ لە دەسەڵات تۆ خۆت حیزی ناویەری کاورا بۆچی ئەنێری یعنی تو واقعا فکرەکەی لە پارلەمانە ئێرانیا اتفاقێکەکەوێ فەرخوندە بۆ تۆ بەڵگیان مشتی کانون و قودرەتێک ڕقابەتیان ئەس لەسەر انحسار کەیسێکی تۆ دۆسیەکی تۆ بەرجەستایەکەن ئەڕۆنە ناو مؤسسات دەوڵەتی احتیاجیان هەز بۆ مؤسسات دەوڵەتی بزانە خاندانە بەهادوری لەم سریاڵە میلیۆنها تمەنە دەهەیە 20 سروەتیان هەست یەک ڕقم 150 لادیان هەست کاورایە ئەرباب زادە و ئەشرەفە پەهلەوی تێتە میوانیەکانیان بۆچی ئێشێ پۆستێکی تڕەنی ئەرتەشی ئێرانی بەناو سەرهەنگی بۆ مهێنوێت بۆ لەبەر خاتری ئەوەی کە قودرەتە فاقە قەهرە حاکمیەتی بەشە سازماندەهی کریاگە قودرەت وا لە ناو یەکسری مؤسساتە کە تۆ ئیشێ لە ناو ئەم مؤسساتە حزورە بێ ئیسە تۆ فامیت کە بۆچی جایزەیە سەخۆلۆف بۆچی مەسەڵەن بنەماڵەیە حیزێ بەناوە مەحسا ئەمینی تێرن ساڵە هەنیک بەخت هەم وەکیلە بانکە سادرادووگە لە قەزیە فازڵە خوداداد و اختلاس 123 ملیاردیە مرتزا ڕەفیق دووست تەکە فازڵە خودادادا لە دەهەیە 70 ساڵ هەنیک بەخت وەکیلە بانکە سادراتە هەر ئەو گەوادە سوورەسە وا لە پارلەمانە ئوروپا مەتنە دایکە مەحسا حۆل ئەخوێنێتەوە ڕۆ تۆ حاڵیتە تەکیا تەرەفی حاڵیتە ئەم نەمایش بازیە پادەوانە قودرەتە هیچ بەشێکی مردمی تیانە مردم برسیە بەڵێ تەجاوزی پێکریاگە بەڵێ تۆهینی پێکریاگە بەڵێ ڕۆژە 1 ملیۆن جار تەجاوزی پێیەکن بەڵێ دەی چی بکەین ویستە ئەگەر ئێمە بێژین ئەمانە قودرەتێکیان نییە ئێمە ئەم کارمانە کردگە
بيجين ببرون لحلب شاردنا كانت دنگ بنو بارتي ويكيتي دنگ بنو جناح أصول قلايا إصلاح طلب أما إتر حلبي وجاني وحلبي جدا عزيز من مردم هرويك تمام ايومانان بازي بيكن يكيشتان يقرو خلاي راستان تيانيه تو بعنوان مردم كننا وتزن شخصية تزن هوية تز مشتي بو قنيب زعف كردقس نشانية قوري يخوت قرشو أبيتو وبيكتو عالت الدسة حكامان مشتي بازي قر قشند هاتقن بقانون قد بول دا صلاة مشروعية قانوني ارتباطات النيو دولتية أرباب بوتو سرسازية كن سنجر خانم هجقو يقنية مقر لقب سردار أكرم آصف وبراكي إيجيت 2000 دانة تفنكشي سنجر خان دو أيقاع علي روسا كانوا جنگ جهانية أول مهم نية لقب سردار الرشيد لكنار السردار أكرم خواشاري الناقة جيبي من ليشي ستو حاريت بوشي جايزة صلح نوبل لدن النرقسة سبيون محمدي بوشي جايزة سخالو فدن بوشي كاورا أو نكاخ إليزا بوشي دلحيزيك وكو مسيح علي نجاد أو نكاخ إليزا أيوانا كونغرس أمريكا بعد أيوانا كونفرنس أمنيتي بمونيخ لبروي تايتلي بيدن تاتوي قمجة حاريت بفكركي أم دلحيزة لأوزام بوغناني تدفعك واقعا وافكركي تو زاني أم تايتلانا بو بأيمن هادن خطو أقلانية بفامي من وكوتوم ولي من ناخاتي چون أقرم تايتلا ومن بين توي بأقل أكويت شوين أم تايتلا شو قصي مهم إيقا كان دانشقاي أكسفورد مدرك الدكتوراي بيداقا BBC بردقي سي قصي تكاكر دقا خطو توان تشخيص النية خويري كي خليك دفاع لتوكا من دفاع لتوناكم دفاع لخومكم من تقديري كبومي نساقة بهمت شيز بكرامات بشرف وم تني بين آدم من وكو باوك السيدوان بقيش التقدير أروم وكو أنتيغونا بقيش التقدير أروم باتراجدي شيلي بيت الدلو آخذ كردوار سربخو معنا بني نمايش هاي حاكمية أزاني وآخذ كردوار سربخو عرستن نكا تاتزاد قل دلون حاكمية قني يكتري بترن نايلي أم بالانسو توازن برقرار بيه آغا أنا إصلاح طلب حالتان خراوة خبرگان رهبرینی لدستانه مشتبه یا هر کسی کی تر خنوی دیدایکی دروتان نگاگا تکیانه طرف بوم و تکیانه طرف ناون بناون وگیان خوتان سر و مال و جن و کنیشتان تیاچوگه تا مراجع تقلید الشیعه بزانن لبرچاویانه تجاوز کنو جن کنیشتیان فی بیان لیگرن تالو دا گونه خون لمقابله امثال وکو مشتبه حالی تان بو تخونو مشکل یکم نیه لذا أم نمايش التحريمي كانوا بجداري بكن نمايش حاكميته نمايش مردمنية مردمي كدست قصد صلاتي كدوي بخوي نرواتنا وم بازية اويتو قانون قدرتي بازية من بشيمينيت يكيل الريقة كان يمسا بيوليتيا نوكو سقل كون جاني يكتري دنيبي استام دادگاه کوالا پشتی مسرور بارزانی آموزاکا نچیر بردک تیس دادگاه آمریکا و بوگن کفتار آمریکایی که خسکس پشتی وکو قحبت و سکوت کردگه ایتو چون ناتوانیم بازی بوان کی استام خلق قارمان اقلیم کردستان وانا پشتیه واقعا زناغ جان رهيدانه بازي درياغ مولود سرگردانه که لپدیده مهندسی کریاغ عصری کی پر لتلاتما هر کوی اروا تجاوز اکده به حقوقی بازی ادن
بازی ئەدەن تو بازیت خواردەکە بازی خراوێکە خواردکە ڕەهیە کە ساحێب و سروەتی 1/3 بەهادوریە پادەویەکە بۆ لقمەیە نانەوێت و جاکەشە مزگەوت ئەوێت و دەمە خومێنی هەڵۆخەر ئیسە تۆ زانیت عنوان و تایتڵە ساختە بۆ ئەدەن بەمانە ڕەهبەر ملەت و کورد ڕەهبەر ئیسلاح طەڵەبان قەهرەمانە ئینقلابی و گۆشەی زیندان جدەن چۆنم دڵە حیزە لە گۆشەی زیندان دەنگی تێتە دەرەوە دایکە قارەمانە حۆل وەکیلە قەهرەمانە ناو پەرلەمانە ئەوروپا دخۆ ئێمە حچکام لەمانە نین هەی ئێمە پەرلەمان ئەوروپا نەمانی بردگە بە وەکالەتە مردم قسە بکەین مردمیش جەمە و بوێت و لە حۆلێ بەناو مەحسا دەحێکی دەستانی گرت لەمە مزحەکتر نمایشم مزحەکە کۆمەڵەی بۆگەنە لەدانە ئەمە جۆکە جۆک کۆمەڵە نمایش دانە عزویەتە افتخاری ئەکا بە دڵە کوێرێک بابە تو خۆت چیت تاکەنە و پاچەکە و چیوێ ئیستە کۆمەڵە تۆ جنبشە ئینقلابیە کارگەرانە جەهانی دەیان ڕەوەندە ئینقلابی لە دنیا دروست کردگە دنیا تۆی کردگە سەسەمبولە خۆی تۆ مەدالیا و عزویەتە افتخاری بەی بابە من نەمایش لەمە مزحەکتر هەست وەختی حیچێکە بوو نەماگەس و ئەکەویتە نەمایش مؤسساتی دان ئێمە کانونە مؤسساتی گەورەیەکی خۆ هەڵی ناگرێ ئێمە یە مؤسسەین کە ئینقلابات ئەینە دەرەوە جدەن کۆمەڵای ئینقلابی سازە چۆن بەکام ئەدەبیات ئادەی پەنج ئینقلابیتان خەنە دەرەوە بزانم ئادەی تمام ئەم تەساویرە کە بۆ ئێوە مخابرە ئەکرێ چون تۆ نەساحێوە تایتڵی نەعنوانی سەزانیت کۆمەڵە چییە کۆمەڵە تایتڵە تایتڵ بزانە ئامانەی کە بەخۆیان ئەژن کۆمەڵە مشتێ سەنێر بە هەسوە سەریان لە ڕەحبەریەتیان و تا ئاعزاکانیان تەکە گاگەلە ئەڕوا ئەلە وەڕێت بەڵام وەختی ون نەزەراتە کۆمەڵە کیس تایتڵە سەردار ئەکرەم کیس تایتڵە تایتڵ حاڵیتە جایزەی سۆڵحە نۆبێل تایتڵە مشاور ڕئیس جمهور ئەمریکا بوون تایتڵە بابە ڕئیس جمهور ئەمریکا 7,000 نەفەر 20,000 نەفەر مشاوری هەست ئەم بۆگەنە لە کێوگە خۆ مهم نییە من و تۆ شێوی فکرکەی نەم ڕگە دەرە گوێی فڵانە کەس چفاندگێسی چون ئەمانە ئێمە بە هیچ هەساوەکەن ئەمانە فکر ناکەن پەیمانە حەیدەری لەو بنە جامعە تەمەنای دەسەڵاتە لە دەستچووگە ئەژدادی ئەکات بیگەڕێنی تۆ نە بابا کارە بچووکە و بووگەسۆ ڕەهی ئیستە کاشی کارە و بووگەن و قبولی کردگە دەست هەڵەگرێ لە میراسە خۆی نا من هەڵی ناگرم من نایەڵم تۆ بەڕیشە من پێ بکەنی نایەڵم تۆ خۆت بۆگەنم بکەی بێ قدرتم بکەی بێ دەسەڵاتم بکەی تەجاوزم پێ بکەی لێدا تۆ خۆت بێ باسی بکەی خۆت بەمە بڕۆی کورسیەکی تر لە دەسەڵات بگری من ئەوم تۆم کارە بکەی خۆم لاڵ نییە خۆم سەکتیر نییە خۆم بێ عورزە نییە گوڵێوە گۆشەی جەماڵتان خەڵکە ئیقلیمە کوردستان وا دڵتان بە دادگاکەی ئەمریکا خۆش کردگە بتونە ئەمریکا بنەماڵەی بارزانی هیچ گوویەک نەون بدونە شای ئێران هیچ گوویەک نەون ئیستێکە بدونە انحسارە بودجەیەک لە مەڵکە گشتی هیچ گوویەک نییە ستو دڵە خۆش کردەوە و دادگا تۆ هیچ وەختی هیچ مبارزەی واقعیەکە نەکردگە بۆیە خۆت حیزی ناوێری دیگەرانی بۆ ئەنێری دەست لەم تەوە هەماڵگرن
دەوڵەتە ئێران وەختی سریاڵە سەنجەرخانە بۆ دروزەکە و وەحمە کاتە ناو زێحنت کە تو ئێرانیت کە تو مەرزدارە غەیورێک بووگی پەخمە گێر ئەحمەق بووگە نەفەهم نادان چۆن گشتە تەفرەقەتە لە قمە خۆتا هەست وەلی بووگەنێکی تورکەمەنی بەناوی قاجاڕیەت کە سوارە قمە تەکتەکتان بووگە واقعەن واسە جدەن ئەو چۆن تۆ نەگەسی دانەدانە ئەمانە تەتمیعکا بە پووە بە چ کۆسڵەها بە هێز نظامی دانەدانەیانی سەرکوب کردەگە بەچی تەسویرێکە بۆ دروزەکە لە حەمل و نەقل ئەڕابەیە تۆپ منجیگەیەکە ئەوڵەن جەنگ جهانی ئەوەڵ تۆپە سەرپەڕی نییە مەرتیکە ئاغای قوتبەی سادقی تا تۆ لە نەمایشە ئاگر بنی و قەی تۆپەکە جەنگ جهانی ئەوەڵ ئەتفاقن ڕواڵەتە جەنگە قەدیم کولە نەگۆڕێت تو چۆن تفەنگە بڕنەوە دەست و تۆپە سەرپەڕ ئەویش لەشکەرە ڕووسیای تەزاری تو گووە خۆی وەها تەساویری دروزەکەی کێتە ناوە زەهنە مەردمە بەدبەختە نادان مەردمە تاقیر کریاک مەردمە بێغورور مەردمە بێسەر مەردمێک کە خۆی وە سەر نازانێ مەردمێک کە تەوهین ئەەکەیت وە شەخسیەتی و عەقڵی جواوت ناداتەوە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە هیچ بازیەکی حاکمیەتیە شەرکت ناکە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لەم ڕەوەندە قەزایا کە ئتفاقەکە ویانداتە گیانی یەکتری قنی یەکتری بدڕن تا قدرەتە ئاخێز و قدرەتە مەردم دەرکەفێ لایەوە خۆش